مەسەلەی کوردی هەیە دەڵێ ئەگەر خوالوت بنێری نابەرسی کوڕچی ئێوارەشی دەرگای حەمام دەکەمەوە بینیم ئەم هەموو مێشەنجینە لە ئۆرزەکەوتینە مردینە لەسەر مەخسەل و ناوبانی و سەرپەنجەرەکەی کاتێکە بە دوای داگەڕام سەرچاوی هاتنە ژوورەوەیان ئەم هەوا گۆرچەی بن سەقفی حەمامەکەیە ناسار تەلەفۆنم لە بۆ ئۆفیسی کرد و گوتم کاکە بمانگەنێ هێرشی مێشەنجینەکان دەستی پێکرد دوای ڕۆژێک کابرای ئۆفیس هات و دەرگای هەوا گۆرچەکەی بن سەقفی لێ کردەوە و کۆمەڵێکی زۆر مێشەنجی کەوتنە ئەوەرزەی بێگومان ئەو مێشەنجینە دەیبینی یەک لە سەردەی ئەوەیە کە خڕی کردیتەوە ئەو ڤاکوومەی دەستی پڕیتی و لێ جێنمایە مێشەنجینی تێبکاتن ئەوانیش پێیان کۆنتترۆل نەکرا و ناچار تەلەفۆنیان کرد لە بۆ کۆمپانیای تابەت بە کۆنتترۆلکردنی مێشەنجین پیاوانە هاتن و دەستیان کرد بە ئیشکردنەکە ئەوەی دەیبینین لە دەرەوەش مێژ لەو گۆڕەیەوە دەڕواتن و حەوشەی بەردەمی خانێکەیە ئەو دوو پیا و محتەرەمە مەکسیچێر هاتن و کۆنتترۆلیان کردن و مێشەنجینەکانیان هەموو لە خۆیان برد بۆ خۆشی تەمەشای سندۆقیانم کرد و ئەو هەموو مێشیان لە خۆیان گرت بوو هەروەها شاژنەکەشی تێدا بزنس دەچی باش لە خۆیان دەکەن ئەم دێخانش دەکەنەوە ئەو مێشەنجینە هەموو لە خۆیان دەبن لایەکە بزانە دایدەنێنەوە هەر لەوێ دەرێم گەر خوالوت بنێری نابرسی کوڕچێ لەو هەموو خانەی تەنها لە سەربانی ما هێلانەیان کرد و شانەیان دانابوو ئیتر پیاوانە چیلۆنیۆک هەنجینیشان لۆ بەجێشتین نعمەتە ئەوەندە هەنجینە خواب نێری نارێک کوڕچی ئەوانە فەرخەنە وەکو کرمی وایە فەرخە مێشەکەنە چەندێک تەقریبەن چیلۆنی و زیاتر دەوێت